دوجار گیان لە دەستدانی ژینا هەرێمی کوردستانیشی هێنایە قسە چالاکوانانی ژن و بەشێک لە هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش ناڕزایەتی خۆیان بە دروشمی ژن ژیان ئازادی لە دژی ژیان لێسەندنەوەی ژینا و پاڵپشتیان بۆ سەرهەڵدانەکانی ئێران ڕاگەیاند. ئەرچی هەموو ئازادی خوازێکە پشتیوان بێت چکەوە چەندین ساڵە کۆماری ئیسلامی ئێران قەمعەکە ستەمکاریەکە ئازادی زەوتەکە خەڵک برسیەکە بەڵام پارەیەکی زۆریش لە دەرەوە سەرفەکە بۆ پاراستنی پێگەی خۆی ئەوەی کە پێوتە تەزدیدی شۆڕش بۆی ئەرچی هەموو ئینسانێکە هەموو ئازادی خوازێکە و هەموو تاچەکە پشتیوانی ئەم جوڵانەوەی بێ کە ئێستاکە لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە ئێران دەستی پێکردووە. مەرگی ژینا تەنیا پێشێلکاری ڕژێمی ئێران نییە و ساڵانە دەیان گەنجولا و بەدەستی ئەو ڕژێمە ڕوبەڕووی مەرگ و سێدارە دەبنەوە. ئێستاش لە خۆپیشاندانەکاندا مەرگی ژیناکان بەردەوامی هەیە. کۆدەنگی خەڵکی ئێران بە کورد و فارس و نەتەوە جیاوازەکانەوە لە ژێر دروشمێکی هاوبەشدا دەرخەری ئەو سیاسەتە سەرکوتکارانەی ئێرانە بەرامبەر پرسیژنان لە وڵاتەدا. هەمومان پێکەوە یەکجار دەڵێن ژن ژیان ئازادی دروشمی هەمومانە دروشمێک کە بوو بە ڕەمزی تەحات بوو بە دروشمی ئیتحاد و هاوبەستگی تەواو خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران بێ هیچ جیاوازی کە بخێناوەوە تێکۆشانی ئازادی خوازانەی ژن جوغرافیا ناناسێت جیاوازی ئەتنیکی ناناسێت جیاوازی مەزهەبیش ناناسێت. پاڵپشتی و پشگیری خەڵکی هەرێمی کوردستان بەشێک لە چین و توێژە جیاوازەکانی گرتووەتەوە و لەگەڵ ئەوەی بە گرنگیەوە لە هاو هەڵوێستیان بۆ خەڵکی ئێران دەڕوانن بەڵام پێیان وایە ئەم گردبوونەوەیە لە ئاست تراژیدیای مەرگی ژینا و سەرکوتکاریەکانی ڕژێمی ئێران وەکو پێویست نییە. وایە خەڵقێکی زۆر بەهاتایە وایە پشتیوانێکی گەورە بکرایە چونکە لای من ڕۆژهەڵات و باکوور و باشوور و ڕۆژئاوا هەمووی کوردە و کورد ئەبێ بتوانن پشگیری یەکتری بکەن لە ئازارەکانیان لە مەینەتەکانیاندا کوشتنی گەنجێکی کورد کە هەزاران خەونی جوانی هەیە لە ژیانە تۆ لەسەر ڕووپۆشیەی کوژی ئەوە زوڵمێکی زۆرە. سوها خاتوونێکی هونەرمەندی ئێرانیە و بە پشگیری ژنانی هەرێمی کوردستان دڵخۆشە و دەڵێت تێگەشتم کە ئێمەی ژنانی ئێران تەنیانین. تا سێ-چوار ڕۆژ لەمە پێشەموت ڕۆژهەڵات زۆر تەنیایە بەڵام ئێستا هەموو دنیا هەموو عالەم هەموو کەسایەتی بەرزەکان پاڵپشتی خۆیان دەربڕیوە بۆم بارودۆخەی ئێستای ئێران. ئەم مۆزوعی بەس حیجاب نییە مۆزوعی دژایەتی دین نییە سووتاندنی مزگەوت و قورئان وەمانە نییە هیچ کاتیش ئەومان نەویستۆ نەمانەوێ ئەمە ببێت. ئێمە لە کورتترین مافەکان لە بچووکترین مافەکان لە ئێران دوورکرانەتەوە. من خۆمەکو گۆرانی بێژێک مافی ئەوم نیە لە وڵاتەکە خۆما گۆرانی بڵێم. ئینشاڵڵا مە کۆتایی بێت و ئەخیر مزاهرە بکردرێ بۆ ئێران و ئینشاڵڵا جژنی ئازادی ئێران. ژن ژیان ئازادی ئەو دروشمەی لە مەرگی ژیناوە بۆتە وێردی سەر زوبانی ژنانی ئێران و جیهان بێ لە بەرچاوگرتنی جیاوازی ئاین و نەتەوە و ڕەگەز بانگی ئازادی دەدەن. پرسیار ئەوەیە ئایا مەرگی ژینا دەبێتە سمبول و هەڵهاتنی خۆری ئازادی ژنانی ئێران یاخود هەزاران ژینای تر بە هیوای هەڵهاتنی خۆری ئازادیەوە دەبنە قوربانی. سنوور کەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی. ژیان ئازادی